بە مۆزەخانە کۆنترین ئوتێلی شاری سلێمانیە کە لە 1932 بنیادنراوە. لە دوای 2006 کە شوێنەواری سلێمانی ئەم مڵکەی کڕیەوە لە 2012 نۆژەن کرایەوە لەسەر بودجەی تایبەتی پارێزگای سلێمانی. لە 2015 کە نۆژەنەکەی تاوا بوو ئێمە بە کتابێکی ڕسمی وەکو ڕێکخراوی بژانەوەی کە لە پووری کورد ئەم شوێنەمان وەگرتووە دوای ڕەزامەندی حکوومەتی هەرێم و لایەن دەپەیوەنددارەکان و بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانی و شوێنەواری هەرێم ئەم شوێنەمان کردووە بە مۆزەخانەیەکی کە لە پووری کە ئەم شتانی لێرە نمایش کراون. ئەم بابەتانە هەموو مۆرکی کوردین و یادەوەری با باپیرانمان کە بۆیان جێشتوین ئێمەش ئاشنایانکەین بەنەوەینەوە. ئەمە لە سیستمی یونسکۆ داخل بووە ئەم شوێنە کۆنترین ئوتێلی شاری سلێمانیە هەر بە ناوی فەراحەوە داخل بووە. فەراحش زۆر لە ماڵە کوردیەکان لە ژنە قەیمەکان ئەگە شتێکی خۆش بووە ئەگ بە فەراحیت بێت. ئەمە مانای ئەوە نییە فەراح عەرەبیەکە بێت، یعنی ئەمە فەرقی زۆرە، ئەمە بزوێنی کورتی تایەگە تۆ دیقەت بەی فەراح، یعنی مانە عەرەبیەکەی نییە. بەڵام ئێمە ئێستا کاریگەری زۆری خەڵکی ڕۆشنبیرانی خەمخۆری کە لە پورمان لەسرە ئاماژەی زۆر هەیە لە چەند ڕۆژنامەیەکە داوای ئەویان لێ کردوین، یعنی ڕوونکردنەوەیان کردووە. ئێمەش بڕیارمان ناوە لە ئایندەیەکی نزیکە ناوی ئەم مۆزەخانەیە گۆڕین بە مۆزەخانەی کەلەپووری کورد. ئەم قورعانە پیرۆزەمان هەیە، ئەمە مێژوەکەی بۆ 250 تا 45 ساڵ لەمەوە پێشەگەڕێتەوە. خۆشبەختانە ئەمە نووسەرەکەی کووردە، بەڵام کۆمەڵێ مامۆستای ئاینی خەمخۆر و هیلاک و مانوو بۆ کەلتور و کەلەپور و دەست نووسەکانی کوردستان، بەڵام لە 1985 پشتڕاست بۆتەوە کە موەلیفەکەی کووردە بنحاجەی شارە زوورە پێم وابێت، بەڵام ئێستا لە مناقەشەیان، بەڵام ئەوە پشتڕاست بۆتەوە کە لە کوردستانە نووسراوە لەبەرەوە لە سەحیفەی 65ەمە لاپەڕی 65ەم ئەم قورعانە پیرۆزە حاشەیەکی بەسەرەوەیە نووسراوی کوردیە کە لە کاتی خۆی نووسیوانێتەوە بە هێمایەکی بچووک ئەڵێن فڵان کەسی کوڕی فڵان کەس لە هەورامان لەدایک بووە. ئەمەش جێی ئومێدە کە لە مۆزەخانەوەی ئێمە پاراستومانە. ئەم بەرچاوگەیەمان هەیە لێرە ئیشی جوولەکە کۆنەکانی شاری سلێمانیەوە تا لە سەدەی 19 دروستکراوە، عایلەی ڕەفایل هەبوون لە سلێمانی. ئەمە بەرچاوگەیەکە و هێمای داودی پێوەیە، واتە ئەستێرەی داودی پێوەیە. بە نرخترین و بەهاترین پارچە لەم مۆزەخانەیە ئەم پارچەیە ئیشی جوولەکانی شار سلێمانیە، ڕەمزی خۆیانی پێوەیە و بۆ خەڵکی خۆیان دروست کردووە. ئەنجا ئەم بنەماڵەیە ئێستا کە ڕۆشنەتەوە بۆ ئیسرائیل لە ئورشەلیم شارێکیان دروست کردووە، یان لادەیەکیان ناوە سلێمانی. خۆشبەختانە ئەم پارچانەی کە لێرە نمایشکراون هی هەر 4 پارچەی کوردستانی تایە، یعنی بە جێی ئومێدەوە. بۆ نمونە ئێمە دەستنووسمان هەیە لە سنەوە بەمان هاتووە، فەرشمان هەیە لە ئەفرین دروستکراوە، دەستنووسیکەمان هەیە لە قامیژلۆ نووسراوە، هەمانە لە کفری، یعنی هی هەموو ناوچەکانی کوردستانمان کۆ کردووەتەوە. خۆشبەختانە ئەمە سەروەریەکی گەورەیە کە میلەتەکەی ئێمەش میلەتێکی زنون، میلەتێکی ڕۆشنبیرن. ئێمەش ئەتوانین لە ڕێی ئەمەوە بە نەوەی نوێ بە دنیای دەرەوەی بناسیێنین کە میلەتی کوردش هیچی کەمتر نییە لە میلەتەکانی کە، بەڵام بەداخەوە و دوای ئەم هەموو شەڕ و ماڵ وێرانکەری کە ڕووی کردۆتە میلەتەکەمان نەمانتوانیوە لەم مەجالێ. بەڵام خۆشبەختانە ئێستا زەمینە لەبارە و وڵاتی ئێمە ئارامە. ئێمە لە 2015 بڕیارمانەوە ئەم مۆزەخانەیە دروست کرێت. ئەم مۆزەخانەیەش نە حکومیە نە حزبیە، ڕێکخراوی بژانەوەی کەلەپووری کورد لەسەر خەمخۆری کۆمەڵەیەک خەڵکی خەمخۆر و کەلەپوور خۆشەویستی وڵاتەکەمان ئەم شوێنەمان بنیادناوە. لێرە بابەتێکی گرنگمان هەیە، پولەکەی شێخی نەمرە. ئەم پولە مێژوەکەی گەڕێتەوە بۆ 108 ساڵ پێش ئێستا. لە 1990 ئینگلیزەکان کە لەگەڵ شێخی نەمرا دانشن بڕیاریان دەوڵەتێکی کوردی دروستکەن بە ناوی حکوومەت کوردستانی جنوبی. یەکەم شت کە بۆ شێخ محموودیان دروست کرد پولێک بوو بە ناوی حکوومەت کوردستانی جنوبی. 3 نەوعی هەبووە ئەم پولە، 1 عانەی هەبووە، 5 عانەی هەبوو، 8 عانەی هەبووە، وەک باج و خەراج و ڕسومات بەڵگەیەکی حاشاڵنەگری دەوڵەتەکەی بەکارهێناوە کە شێخ مارفی دانساز بۆی دروست کردووە. ڕۆشتووە لە رووسیاوە قاڵبەکەی هێناوە، 500 ڕوپێ ئەو زەمانی تێچووە. شێخی نەمر خەنجەری
خەنجەرەکەی خۆی کردوێتەوە بۆم پرۆژەی فرۆشتووە بۆی ئەمە نەخەمخۆری میلەتەکەی بۆ ئاواتی ئەوە بووە کە دەوڵەتێک دروست کرێ لە سلێمانی قەرار بوو دەوڵەتەکە دروست کرێ بە ناوی حکوومەتی کوردستانی جنوبی حکوومەتی هەرێم هیچ ئاوڕێکی لە ئێمە نەداوەتەوە و ئەم بابەتی کە لە پوری زۆر پشتگوێ خستووە بڕوا بکە هەتا پاکردنەوە بەیانیان خۆمێم سەرجامخانەکانە سڕمەوە ڕێکخراوێکی مانگی 1 ملیۆن مەسرفمان هەیە لەم بارەنە نەبارەیە ئەم شوێنەشیان ناو بە ئێمە سەرڕای ئەوەش ساڵی 1,200,000 لە ئێمە وەرەگرن ئەمە جێی نیگەرانیە وە خۆتانە بینن ئەم مۆزەخانەی ئێمە دەرگای واڵایە لە 11 بەیانی تا 5 ئێوارە بەخۆ بەخش هەموو کەسێ بۆی هەیە بێ سەردانی ئەم مۆزەخانەیە بکات چی بیانی بێت چی خەڵکی ناخۆمان بێواتە بێ بەرامبەر ئەم مۆزەخانەیە هەدەف و ئامانجی ئەوەش ئەمەیە کە خەڵک ئاشنا بێ بە کەلتور و کەلەپوری نەتەوەکەمان. لێرە پارچەیەکی گرنگترمان هەیە دوای ئەوەی کە لەگەڵ چەند زانایەکی شوێنەوارناس و مۆزەخانەی لۆڤەر و چەند خەڵکێکی خەمخۆر پشڕاست بووەوە ئەم پارچە گەورەیە کەمەربەنە هی سپای بابانە سپای بابان کە لە کوردستان لە قەڵاچۆلان یەنە شاری سلێمانی ئیمارەتێکیان هەبوو بە هەچ هۆیەکەواتنەتە سلێمانی ئەمە سپاکە کە لە دەرەوە ئاوا بەم شێوەی من وەستاوە کەوایەکی کوردی لەبەرا بووە ئەمەی لەسەر و کەواکەوە بەستووە ئەمەش هێمای چییە؟ بۆچی ئەمەی بەستووە؟ ئەمە هێمایەکی ئەوەیە کە عەزەمەتی سپاکە دەرخات گورجگۆڵی سەربازەکەی بەر دەرگا دەرخات ئەمە لە زیو دروستکراوە عیاری 500 واتە زیوی 100% نییە خۆشبەختانە ئەم پارچەیە لە دوای پرۆسەوە ئێمەش ئەممان بە پارێکی مادی کەم کڕیوەتە و هێنامانە لێرە پاراستمانە و ئەم بابەتانەی کەش وەکو کەمەرە و هەیاسە هەر ئەمەش ئیشی جوولەکە کۆنەکانی شاری سلێمانین بریتیش مۆزیۆم هاتن مۆزەخانەی لۆڤەر هاتوون جامیعەکانی ڕیجن هاتوون زۆر جامیعەکانی کە هاتوون سەرسامی خۆیان دەربڕیەوە بەم مۆزەخانەیە لەبەرەوە وەک پێم وتی تاکە ڕێکخراوین لە شەرق الئەوسەدا لە خۆرهەڵاتی ناوڕاستە ئێمە تاکە ڕێکخراوین موافقەی ئەومان بۆ کراوە مۆزەخانەی کە لە پوری دروستکەین ئیشەڵا لە دوای ئێمە ئەمە بێتە ڕێچکەیەک چۆن لە وڵاتی ئەسینە 3200 مۆزەخانە هەیە لە ڕۆما 6000 مۆزەخانەیە ئەکرێ وڵاتەکەی ئێمەش 10,000 مۆزەخانەی تیا بەیانی کە سەعات 11 دەرگای عێراقمەوە ئێستا مەگەر تۆزێکەکەی گوێم لە بانگەکە بێت بزانم کە سەعات 4 یان 4:04 یان 3:30 ئەمە نە مرتاحم وەک ماڵی خۆمان زۆر زیاترم پێ خۆشترەکە لێرە سەر ئێم بۆ ئێرە ڕۆژانە کاتی خۆم لێرە داوامەکەم بەسەرە.